بنەماڵەکانی داعش کەمپی هۆڵ بەجێ دەهێڵن و دەگەڕێنەوە عێراق. بەپێی ڕێکەوتنەکەی نێوان مەزلوم عەبدی و ئەحمەد شار، هەسەدا زیندانەکانی داعش ڕادەستی ئیدارەی نوێی سووریا دەکات. ڕۆژی چوارشەممە 12 سەی 2025 چەند هەواڵێک لەسەر گەڕاندنەوەی خێزانەکانی چەکدارانی داعش لە سووریاوە بۆ عێراق بڵاوکرایەوە کە بووە هۆی نیگەرانی و پرسیاری زۆر لای خەڵک. تیوار بە دوواداچوونی بۆ ئەم بابەتە کردووە و زانیاری نوێ ئاشکرا دەکات. بەپێی بە دوواداچوونەکانی تیوار کە لە چەندین سەرچاوەوە پشتڕاستی کردوتەوە، ڕێکارەکانی گەڕاندنەوەی خێزانی چەکدارانی ڕێکخراوی داعش لە سووریاوە بۆ عێراق دەستیان پێکردووە و قۆناغ بە قۆناغ دەگەڕێنرێنەوە بۆ وڵاتەکەیان. لەمبارەیەوە سەرچاوەیەک لە ڕۆژئاوای کوردستان بە تیواری ڕاگەیاند. ئیدارەی بەڕێوەبەری کەمپی هۆڵ سەرقاڵی تەواوکردنی ڕێکارەکانی گەڕاندنەوەی ئەو خێزانانەی داعشن کە ئارەزوو دەکەن بگەڕێنەوە وڵاتی خۆیان. ئەوەشی پشتڕاست کردەوە چاوەکو ئێستا لە 150 پرۆسەکە تەواو بووە. هەروەها گواستنەوەی کاروانی یەکەمی خێزانەکان بەرەو عێراق لەژێر چاودێری ئەمنیدا دەستی پێکردووە. ڕێکەوتنەکانی هەسەدا عێراق و ئیدارەی نوێی سووریا چی؟ گواستنەوەی ئەو خێزانانە بۆ عێراق دوایەوە دێت کە مەزلوم عەبدی فەرماندەی هێزە چەکدارەکانی سووریای دیموکرات لەگەڵ ئەحمەد شار سەرۆکی قۆناغی ڕاگوزەری سووریا ڕێکەوتنێکی 8 خاڵیان واژۆ کرد کە یەکێک لە خاڵەکان ئاماژەیە بۆ ڕادەستکردنی زیندانەکانی ژێر کۆنتڕۆڵی هەسەدا بە دەسەڵاتی نوێی سووریا و سپاردنی چاودێری سنوورەکانی عێراق بە هێزەکانی سووریای نوێ. هاوکات ڕێکەوتنی نوێی عێراق لەگەڵ سووریا لەسەر کەمپی هۆڵ و خێزانەکانی داعش هۆکارێکی دیکەی گەڕاندنەوەی ئەو بنەماڵانەیە کە لە کەمپەکە دەژین، چونکە پێشتر حکوومەتی عێراق ڕێکەوتنێکی لەگەڵ هێزەکانی سووریای دیموکرات کردبوو کە پاراستن و کۆنتڕۆڵی خێزانەکان لە ئەستۆی ئەوان بێت و هەر لەو کەمپەدا نیشتەجێ بن. هەسەدا بە دابینکردنی پێداویستی چاودێری و هێز کۆنتڕۆڵی زیندانەکەی دەکرد. بەپێی ئامار و زانیاریەکان هەسەدا لە 2 پەرەدا و زیاتر لە 300 کەسی وەکو پاسەوان و چاودێر بۆ کەمپەکە دانابوو. بەڵام دواتر کە هەسەدە و ئیدارەی نوێی سووریا ڕێککەوتن، عێراق ڕێککەوتنێکی نوێی لەگەڵ ئیدارەی نوێی سووریا کردووە کە حکوومەتی نوێی سووریا بە فەرمی چاودێری و کۆنتڕۆڵی ئەو خێزانانە بکەن و لە گەڕاندنەوەیان بۆ وڵاتی خۆیان هاوکار بن. هەر لەم چوارچێوەیەدا حکوومەتی نوێی سووریا بڕیاری داوە ئەو خێزانانە کە ئارەزوو دەکەن بچنەوە عێراق بگەڕێنێتەوە. لە بەرامبەریشدا حکوومەتی عێراق هەموو ئامادەکاریەکی بۆ گەڕاندنەوەیان کردووە. بەڵام ئەم ڕێکەوتنە تەنیا بۆ گەڕاندنەوەی ئەو خێزانانە وەکو هاوڵاتیەکی عێراقی نییە، بەڵکو مەترسیەکی گەورەی ئەمنی لە پشتەوەیە و لە درێژەی ئەم بابەتەدا ئاماژەی پێدەدەین. گەڕاندنەوە و نیشتەجێکردنی خێزانەکە. یەکێک لە سەرچاوەکانی تیوار لە ڕۆژئاوای کوردستان لەم بارەیەوە ئاشکرای کرد. دابینکردنی ئاسایشی گەڕاندنەوەی خێزانەکان لە ئەستۆی حکوومەتی عێراق، هەروەها کەرەستە و پێداویستی گەڕاندنەوەشان لە ئۆتۆمبیل و پاسەوانەوە چاوەکو و پێداویستی دیکە هەر خودی حکوومەتی عێراق دابینی دەکات. تیوار زانیویەتی خێزانەکان لە ڕێگەی بەندەری فاو لە ژێر چاودێریەکی چندی ئەمنیدا دەگەڕێنرێنەوە و لە کەمپی جەدعا لە پارێزگاینەوە نیشتەجێ دەکرێن. تاوەکو حکوومەتی عێراقیش بڕیارێکی یەکلاکەرەوە لەسەر ژیان و چارەنووسیان بدات. بە گوێرەی زانیاریەکانی تیوار، کاروانی یەکەمی خێزانەکانی داعش کە زیاتر لە 120 خێزان و نزیکەی 500 کەس بوون لە ڕێگەی ڕێڕەوی فاو یان منفەزی فاو کە ڕێڕەوێکە دەکەوێتە نێوان عێراق و سووریا لەسەر سنووری شەنگال و کەمپی هۆڵ، لەوێوە بەرەو تەل عەفەر و دواتر لە سەروی مووسڵ لە خێوەتگەی جەدعا جێگیر کراون. بەڵام تاوەکو ئێستا حکوومەتی عێراق بە فەرمی لەبارەی گەڕاندنەوەی خێزانەکانەوە هیچ ڕاگەیەندراو یان ئاگاداریەکی بڵاو نەکردوێتەوە. ترسی عێراق بۆمبێکی تەوقیت کراو. هەروەکو ئاماژەی پێدرا، هەوڵەکانی عێراق بۆ گەڕاندنەوەی خێزانەکانی داعش تەنیا لە بەر عێراقی بوونی ئەو خێزانانە نییە، بەڵکو هۆکاری دیکەی لە پشتەوەیە. ڕاستی بابەتەکە ئەوەیە کە عێراق وەکو گرفتێکی ئاسایی، دیپلۆماسی و سیاسی سەیری ئەم کێشایە ناکات، بەڵکو ترسێکی گەورەی لە گەڕاندنەوەی ئەو خێزانانە بۆ وڵاتەکە هەیە.
ترسەکەشی لەوەوە سەرچاوە دەگرێت کە ئەگەرەکانی سەرهەڵدانەوەی سیناریۆیەکی هاوشێوەی ساڵی 2014 لە عێراقدا ڕوونەدات. بەتایبەت دوایەوەی حکوومەتی ئەسەد لە سووریا ڕووخا و بەم دواییانەش چەندین کارەساتی دیکە لە سووریا ڕوویانداوە لە نمونەی کوشتاری عەلەویەکان و دەستوەرزانەکانی گروپەکانی دیکە لە وڵاتەدا. بەشێکی دیکەی ترسی عێراق کە دەکرێت بڵین سەرەکی ترین بەشە و هەر بۆیەشە ئەم هەوڵانە دەدات کە خێزانەکانی داعش لە ژێر چاودێری و کۆنتڕۆڵی خۆیدا بن، بۆ ئەوە دەگەڕێتەوە کە ئەم زیندانیە دەستگیرکراوە توندئاژۆیانە نەبن بە ئامرەزی دەستی حکوومەتی نوێی سووریا و لەسەر ئاسایشی عێراق کاریگەری دابنە. چونکە حکوومەتی ئێستای سووریا لەژێر سێبەری گروپی ئیسلامی تەحریر شامدا خۆی بینیوەتەوە و ڕابردووی تەحریر شام و ئەو ئەندامانی ئێستاش لە ناو گروپەکەدان پەیوەستە بە بنەمە و بیر و باوەڕی داعشەوە. هەر ڕابردووی خودی ئەحمەد شارە سەرۆکی قۆناغی ڕاگوزاری سووریاش پەیوەندی با ڕێکخراوی داعشەوە هەیە. دەکرێت بڵێین ترسی زیاتری عێراق بۆ ئەوەیە کە ئەو خێزانانە نەبنە مەترسی بۆ سەرسنوورەکانی عێراق و نەبنە هۆی ئاڵۆزی و پشێوەی لە ناوخۆی عێراقدا. هەر بۆیە شرۆڤەکاران و شارەزایانی عێراقیش هۆشداری ئەوە دەدەن و دەڵێن ئەم خێزانانەی داعش وەکو بۆمبێکی ئامادەی تەقینەوەن کە ئەگەری تەقینەوەیان لە هەر ئان و ساتێکدا لە ئارادایە. بۆیە پێویستە حکوومەتی عێراق ڕێو شوێنی توندی ئەمنی لەسەر سنوورەکان لەگەڵ سووریا بگرێتە بەر و لە گەڕاندنەوەی ئەو خێزانانەدا ئەو پەڕی ئامادەکاری ئەمنی بکات.